پیغمبر صلی الله علیه و سلم لفرمایشتێکدا دەفەرمێ اضمنوا لي ستا من أنفسكم أضمن لكم الجنة. دەفەرمێ هەر کەسێک زەمانەتی شەشتم بۆ بکات کە پارێزگاری لێ دەکات، أضمن لكم الجنة، ئەمن زەمانەتی بەهەشتێ بۆ ئەو کەسەیە دەکەم. ئەو زەمانەتە لەلایەن پێغەمبەرەوەیە صلی الله عليه وسلم، بێگومان وعد و بەڵێنی پێغەمبەریش لە خوای پەروەردگارەوەیە، چونکە پێغەمبەر لە خۆیەوە قسە ناکات، وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى. ئەو پێغەمبەرە هەرچی کە دەیڵێ لە خوای پەروەردگارەوەیە، دەی بەڵێنی ئەو پێغەمبەرە 100% ڕاستە و دێتە جێ، دەی تۆپەکە لە ساحەی ئێمەدایە، دەبێ ئێمە پارێزگاری لەو شتانە بکەین، ئەنجا بەڵێنی پێغەمبەرمان بۆ دێتە جێ صلی الله عليه وسلم. ئەو زەمانەتە 100% ڕاستە، بەڵام ئەگەر ئێمە بتوانین پارێزگاری لەو شتانە بکەین کە پێغەمبەر فەرموویەتی، بێگومان بەڵێنی پێغەمبەر دێتە جێ و زەمانەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە زەمانەتی بەهەشتی داوە بە هەر کەسێک کە پارێزگاری لەو شەشتانە بکات، ئەو کەسەیە لە بەرامبەردا بەهەشتی بۆ هەیە. دەی هیچ کەسێک هەیە بەهەشتی نەوێت، ئەو کەسەی کە بەتەمای بەهەشتی، ئەو کەسەی کە پێت خۆشە بچی ئەو بەهەشتە پڕناز و نیعمەتەی خوای پەروەردگار، با بزانین ئەوان ئەو شەش سیفەتەمان تێدا هەبێت، پارێزگاری لەو شەشتە بکەین، لە بەرامبەردا ئەو کەسە زەمانەتی بەهەشت وەردەگرێت و کەسێکی بەهەشتیە. خۆی گەورە بمان گەڕی لەو جۆرە کەسانە. یەکەم پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم اصدقوا إذا حدثتم. ئەگەر بەتەمای بەهەشتی ئەو پێغەمبەرە پێمان دەفەرمێت زەمانەتی ئەوە بکە هەر کاتێک کە قسەیەکت کرد لە قسەکەتدا ڕاستگۆ بی، پەنانە بەیە بەر ناڕاستی، بەرخوار و خێچی لە پێناو هیچ شتێکی دنیادا هەر کاتێک قسەت کرد ڕاستگۆ بە، ئەوە یەکێکە لەو شتانەی کە پێغەمبەر زەمانەتی بەهەشتی بۆ ئەو کەسەیە کردووە. دووهەمیان پێغەمبەر دەفەرمێ وأوفوا إذا وعدتم، با پارێزگاری لە وعد و بەڵێنەکانی بکات. ئەگەر وعد و بەڵێنێکت لەگەڵ خوای پەروەردگاردا لەگەڵ هەر کەسێکتدا وعد و بەڵێنەکەی ببەسەرێ، ئەوەش دووهەمین سیفەتی ئەو جۆرە کەسانەیە. وأدوا إذا اؤتمنتم، ئەو کەسەی کە زەمانەتی ئەوە بکە ئەمانەتێکی کەوتە لا، چ لە ڕووی تاکەوە بێت چ لە ڕووی حکومڕانیەوە بێت، پارێزگاری لەو ئەمانەتەی بکات، ئەوەش سێمین سیفەتی ئەو کەسانەیە کە زەمانەتی بەهەشتیان بۆ هەیە. واتە ئەو کەسەی کە زەمانەتی خۆی بکات، پارێزگاری لە ئەمانەت دەکات و ئەمانەت پارێزە، لە بەرامبەردا ئەو کەسە زەمانەتی بەهەشتی بۆ هەیە. واحفظوا فروجكم، زەمانەتی ئەوە بکەن کە داوێنتان دەپارێزن. وغضوا أبصاركم، پێنجەمین شت چاوتان بپارێزن لە حەرام لە هەر قەدەغەکراوێک. ئەنجا وەکوفوا ئەیدیەکم، شەشەم شت پێغەمبەر دەفەرمێ زەمانەتی ئەوەم بۆ بکەن کە دەستان دەپارێزن، هیچ کەسێک ئەزیەت نادەن بەدەستان، زیانتان بۆ هیچ کەسێک نابێت. هەر کەسێک پارێزگاری لەو شەشتە بکات، پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ ئەمن زەمانەتی بەهەشتی بۆ ئەو کەسەیە دەکەم.